دەی باشە ڕۆژێ بەڵغەمی کرد ناو کلێنسەکەی دەی پەلاماری لێ بدە بەڵغەمەکەی بیساوەگیان خۆتە بووە خەبەرەکەتی پیاوە چاکە ڕۆژێتری دەستی ماچکە ڕۆژێتری کڵاشەکەی پای ماچکە ڕۆژێتری بچۆ بۆ سوژدە بۆی پێی کافرەبی پیاوە چاکە کاکە قەیچیە کامە ئەمجا مرد سوژدە بۆ قەبرەکەی بەری سوژدە بۆ ڕکوع بۆ قەبرەکەی بەری خۆڵ لەبان قەبرەکەی بێنیتەوە بۆ شیفا شەیتان ئەوەی لە تۆ گەرەکە أو كاتته هاوري شيطاني فلما كفر قال إني بريء منك إني أخاف الله رب العالمين فكان عاقبتهما أنهما في النار خالدين فيها وذلك جزاء الظالمين عاقبتي إبليس عاقبتي برصيصش هدو كان لجهنماتان أو الشيطان أبوشي ويكم جاها ولدا كفر بكي بناوي عبادته وبناوي بياوشاكي وبناوي پەڕۆی سەوز و ناڵەکەر و دوعای مسەلەس و ئەمانەوە هەتاوەکو کوفرت بێکە کاکە فڵانە مەرقەد شێت خاسەکە دەی بە قوربانە بیبن ئەوەی لە تۆ گەرەکە شەیطان کە بچیتە ئەوەیە کە خۆت بساویتە بە حاجەرەکەیە کە دەی بپاڕیتەوە ئەوەی لە تۆ گەرەکە ئیبلیس فلما كفر قال إني بريء منك کردەوەکانت بۆ جوانەکە بۆت ئەڕازێنێتەوە کورە بابا ئەو وهابیانە چیە دەخۆیان و قساکەن ئەوانە دینە تازەیان ئەوردە وەرە باو با پیرانمان هەر داوایان لە قەبر کردەوە هەر لەبان قەبر